بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئازیزانی بەرنامەی ڕچەی زانایان سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادمانین کە لە ئەڵقەیەشی تری تازەی بەرنامەی ڕچە لە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست دەبین بۆ پێناسکردن و ناساندنی مامۆستایشتری ناوداری کورد، مامۆستایشی تری هەڵکەوتووی کوردان، ئەویش ڕێزار جەنابی مامۆستا مەلا سدیقی سەرگەتیە خودای گەورە عەفوی کات و دەرەجەی عالیکە. ئەو مامۆستا بەرزە لە پێگەیەکی زۆر بەرزی کۆمەڵاتی و لە ئاساشی بەرزی زانستیا بوو، مامۆستایکی ماندوونە ناس و خزمەتکار و خزمەتگوزار و مامۆستایکی بەردەوام لە مەدرسەی گوتنەوەی زانستە شەرعیەکان و لە خزمەتی میحراب و مینبەریشە و هەروەها لە خزمەتی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی. جا ئێوەی خۆشەویست لەگەڵمانە بمێنن بۆ ئەوەی کە زیاتر ڕووچین لە ژیانی ئەو مامۆستایە تا بیکەنە قودە و چاوساغ و پێشەنگ و پێشاوی خۆمان کە چۆن مامۆستایەک بۆ خزمەتی کردووە، ماندوونە ناسانە تا ئەو کاتێکەوە سەری ناوەتەوە گەڕاوەتە بەر ڕەحمەتی خوددا. لەگەڵمانە ببینێن تا دواساتی بەرنامە خوازاری تا بتوانین سوودێک بە ئێوەی عزیز و خۆشەویست بگەین و خوای گەورەش ئەزرێک بۆ جانەی مامۆستای ڕەحمەتی بنێرێ. لەگەڵمان بن. زانای پایە بەرز شێخ سدیق سەرگەتی. زانای پایە بەرز مامۆستا شێخ سدیق شێخ ئیسماعیل شێخ حوسێن لە ساڵی 1928 لە گوندی دەگا شێخانی سەر بە قەزای مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان لە بنەماڵەیەکی دیندار و زانست پەروەر و ئەهلی علم لەدایک بووە. لەبەر ئەوەی باوکیشی مەلایەکی چاک و زانایەکی باش بووە. لە تەمەنی 5 ساڵیدا چووەتە بەر خوێندن. دوای خوێندنی قورئان کە لە خزمەت باوکیدا تا سوورەتی یاسینی خوێندووە تا سوورەتی ناسیش لە خەودا فێریان کردووە. کتێبە سەرەتاییەکانی زانستی شەرعی فقه و نەحو و سەرفی خوێندووە. دواتر وەک باو نەریتی ئەو کاتانە بۆ خوێندن چۆتە لای کۆمەڵێ مامۆستا و چەندین شار بە دوای علم و زانستدا گەڕاوە وەک گوندی نژمار، گوندی دەرەتفێ، گوندی کانیسانان، سنا، مەریوان، عەبابەیلێ، بیارە و لە خزمەت چەندین زانا و ناوداری ئاسمانی علم و زانست وەک مەلا عەبدولکەریمی مودەڕیس، مەلا محەممەدی موفتی، باوکی کاک ئەحمەدی موفتیزادە زانستی وەرگرتووە. لە زیرەکی و لێهاتوویدا زۆر زوو کتێبەکان دەخوێنێت و قۆناغەکانی خوێندن بە ئاسانی تەواو دەکات. لە مانجی ئەیلولی ساڵی 1950 لە خزمەت مامۆستا مەلا محەممەدی موفتیدا ئیجازەی زانستی شەرعی وەردەگرێت. هەر لەو ساڵشدا بڕوانەمەی ئامادەیی لە بەڕێوەبەراتی فەرهەنگ و مەعاریفی سنە وەردەگرێت. کاتی گەڕانەوەش بۆ عێراق بەشداری تاقیکردنەوەی شەشی ئامادەیی وەزارەتی ئەوقاف دەکات و بە نمرەیەکی بەرزەوە بڕوانامەی شەشی ئامادەیی وەردەگرێت. دواتر دەگەڕێتەوە بۆ سەرگەت. مانجی مایسی ساڵی 1951 خێزانی پێکەوە ناوە و خاوەنی 6 کوڕە. بۆ یەکەم جار مەلایەتی لە گوندی زەڵمی سەر بەناحی خوورماڵ دەبێت. لە مانجی تەمموزی ساڵی 1951 تا ساڵی 1960 یەکەم مامۆستای خوێندنگەی سەرەتایی زەڵم بووە. دواتر لە مانجی تەمموزی ساڵی 1961 دەچێتە گوڵپ و لەوێش ماوەیەکی کەم دەمێنێتەوە. دوجار لە مانجی تشرینی یەکەمی ساڵی 1961 دێتەوە سەرگەت و لەوێ مامۆستا دەبێت تا ساڵی 1978 کە ڕژێمی پێشوو گوندەکانی چۆڵ و وێران کرد. لە ژیانی مامۆستایەتیدا هیچ کاتبار نەبووە بەسەر خەڵکەوە، چونکە لەگەڵ ئەوەی مامۆستای ئەو شوێنانە بووە خەریکی ئیش و کار و بازرگانیش بووە. دواتر دەچێتەوە هەڵەبجە و بە هیممەت و ماندووبوونی خۆی و هاوکاری خەڵکی دیندار مزگەوتێک دروست دەکات بە ناوی مزگەوتی ئیمامی عەلی. لەوێ دەبێتە پێشنوێش تا ساڵی 1987. لە هیجرەتە گەورەکەی هەڵەبجە و هەورامان و شارە زووردا کۆچ دەکات بۆ ئێران. لە ئێران لەگەڵ کۆمەڵێک مامۆستایانی موجاهید دەبنە دامەزرێنەری بزوتنەوەی ئیسلامی و مامۆستا چەندین پۆستی باڵای پێدەدرێت وەک ڕاوێژکاری ڕابەری گشتی، ئەندامی مەکتەبی سیاسی، دواتریش دەبێتە بەرپرسی دادگای باڵای شەرعی بزوتنەوەی یەکبوون و پاشان سەرپەرشتیاری مەکتەبی زانایانی کۆمەڵی ئیسلامی و تا کاتی وەفاتکردنی. مامۆستا بۆ یەکەم جار لە ساڵی 1963 سەفەری حەج دەکات و چەندین حەج و عومرەی ئەنجام داوە و کە دوهەمین عومرەی ساڵی 2011 بوو. لە ساڵی 2004ش دەگەڕێتەوە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی نیشتەجێ دەبێت. لە 12ی نۆی ساڵی 2011 مامۆستای زانا و سەرکردە و موجاهید و تاربێژی سەرکەوتوو و دامەزرێنەری بزوتنەوەی ئیسلامی
مامۆستا شێخ سدیق سەرگەتی لە تەمەنی 83 ساڵیدا دڵە میهرەبان و پڕ لە غەمەکەی بۆ ئیسلام و مسلمانان لە لێدان دەکەوێت و بۆ دواتجار ماڵ ئاوایی لە قوتابیان و ڕابوونی ئیسلامی دەکات. مامۆستا دواوتەی دووبارەکردنەوەی ئەو ئاەتە بوو کە دەفەرموێ وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات منهم مغفرة وأجرا عظيما. تەرمەکەی لە ئاپۆڕایەکی جەماوەری شایەن بە کەسایەتی ئەو بەرەو گۆڕستانی سەرگەتی زێدی بەڕێ دەکرێت و بۆ هەمیشە لەوێ بە خاک دەست پێدرێت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ بۆ زیاتر درێژەدان بە ژیانی مامۆستای سەرگەتی بە ڕەحمەتی خواکەوێت لە خزمەتێکێک لە کوڕەکانی کە جەنابی شێخ عەفانی ناوە لە خزمەتیانە زیاتر ڕوو دەچین بۆەوەی کا بتوانین زیاتر ئاشنای سەروەری و پێگەی زانستی جەنابی مامۆستا بین. مامۆستای پێبەر سەلامی خوای گەورەت لەسەر بێ. السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گەر پێم بڵێ جەنابی مامۆستا سەرەتای ئەوەی کە ڕۆیشتە بەرخوێندن لەکوێ بوو و لە خزمەتی چێش دەستی بە خوێندن کرد؟ الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. دەستان خۆش بێم ئومێدەوارین ئەم بەرنامانە بتوان خزمەت بە زانایان ئەهلی علم لە کوردستان بکات و هیچ نەبێت یادگاریەک لەو مامۆستایانە بمێنێتەوە بۆ نەوەی داهاتوو کە بزان ئەم دینداریە و دینە لە کێوە بە ئێمە گەشتووە و لە کێوە بە ئێمە گەشتووە. طبعا ئێنەمە بە حکمەوەی کەوا باپیریشم مەلا بووم، باپیرە گەورەشم هەر مامۆستای ئاینی بووم. سەرەتای خوێندنی باوکم لە خزمەتی باپیرمدا بوو، مامۆستا شێخ ئیسماعیلی سەرگەتی. کتێبە سەرەتاییەکانی لە خزمەت ئەوە خوێندووە. یەک سەرەتای قورئان خوێندن و ئەو کتێبانی کە لە پێشەکی مەسەڵەن بڵێن ئەوامل و تەصریف و کتاب تەصریف ئەوانە لە خزمەت باپیرمان دەستی پێ کرد. لە دوای تێپەڕاندنی مانی جا چۆتە دەرەوە بۆ خوێندن. لە سەرگەت بڵێ لە دەی سەرگەت بوو. بەس لە سەرگەت خوێندیوتیانەوە تا ڕۆژە تا شار و دیەکان. یەک خاڵ کە باسی بکەمەویش باوکم بە ڕەحمەتی خۆی دەیگەڕایەوە لە کاتی قورئان خوێندنە کە قورئانی لە خزمەت بڵین خوێندووەم لە سوورەتی یاسین بە دواوە باوکم دەیوت هەموو شەوێک لە خەوە پیان دەوتم قورئانەکە بۆ بەیانی وەکو خۆی دەم خوێندەوە، یعنی خۆ نەیخوێندووە وەکو خۆی قورئانەکەم دەخوێندەوە. مامۆستا دەیوت ئەم قورئانە کێ فێری کردویتم بە شەو بە خەو فێریان کردو. طبعا عادەت هەروە بووە لە سەردەمی کۆنا ئەو ئێستا عادەتێک خەریکە تێکەچێ هەر کەس ئەگەر باوکیشی مامۆستایەکی باشیش بووایە ئەچووە دەرەوە بە حکمەوەی کەوا دنیایەکی تر ببینێ، خەڵکانێکی تر ببینێ، کۆمەڵێ تەجربە و ئەزموونی تر فێر بێ. سەرەتای دەستپێکردنی لە سەرگەت بوو، دوای چۆتە دەرەوە. مامۆستا ببەخشە پێم خۆش لەسەر خاڵە بۆسین تا لەسەری نەڕۆیشتوین، یعنی مەبەست ئەوەیە مامۆستا دوای کە گەیشتە سوورەی یاسین ئەو کاتێک کە واجبی دەدرای لە بۆ ڕۆژەکانی ترە تا قورئان تەواو بوو هەموو شەوێ لە سوێتی یاسین تا کۆتایی بەبەردەوامی پیان وتووە بەیانی کە بۆ مامۆستای خوێندوەوە. مامۆستاکە پێی سیر وتێتی تۆم ئەمەت نەخوێندەوە چۆن دەیزانی؟ باوکم بە ڕەحمەتی دەیوت لە خەوە پیان فێر کردوم ئەم قورئانە ئەوە بخوێنمەوە. دەرەو کاتەش عادەت وا بووە هەر لە ناو دێکە باوکیشی مامۆستا بووایە لەوێ بەردەوام نەبووە لە خوێندن. تەمان دوای باوکم چۆتە عەبابێلێ لەوێ خوێندوێتی ماوەیە، دوای چۆتە ئێران لە مەریوان و دەوروبەری ئەو سەرشیوی پێڵن ئەو مەنتیقەیە و دوایی چۆتە سنە لێش خوێندوویەتی، دوایی لە بیارەش ماوەیەک فەقێ بوو. ئەوە لەبەر هۆکاری تر ڕۆیشتووە یان تەنها نەدەبە خوێندن مامۆستا شوێنانێ هەمووی بۆ خوێندن ڕۆشت. ناڵم عادەت وا بووە، ئێستش کە نەماوە بەس عادەت وا بۆ فەقێ و کاتە ئەگەر باوکیشی مامۆستا بووایە هەر ئەگەڕە. ئەو مامۆستانێک کە لای خوێندون بەڕێزت لە یادت ماون؟ یەکێک لەوانەی کە مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس، دوایی بە ڕەحمەتی مامۆستا مەلا مەحموود باوکی کاک ئەحمەدی مفتی زاد کە کۆتا وێستگەی خوێندنەکەی لە سنە بووە. 6 ساڵ لێ ماوە لە خزمەت ئەوە خوێندوویەتی لە ساڵی چلەکان بووە. ئەی لای مامۆستا عەبدولکەریم بزڵبت نازانم چ ساڵێک بووە، بەس ئەویش پێ ئەچێت لە ساڵی چلەکان بوو بێ لەبەرەوەی کە پێش کۆتایی دەرزەکان
سیوتی بڵێن لە خزمەتی مامۆستا مەلا کەریما خوێندووە اینجا دوای ئەوە چوەتە سنە دەیە خوێندنی تەواو کرد کۆتا دەرسەکانی لە سنە بوو کۆتا دەرسەکانی بەڵێ مادەکانی لە سنە لە خزمەت باوکی کاک ئەحمەدی وتیزادە بوو بەڵێ دوازار بڕوانامەی لە چی وەرگرت مامۆستا جا پێشەوە دوا بڕوانامەی زانستی لە سنە وەرگرتو عادەت وا بووە لەو سەردەمە کە باوکم دەیوت عادەت وا بووم کە ئیجازەی علمی وەرگرتووم پەروەردەی ئێستا ئەو کات پێیان و فەرهەنگ ئیدارەی فەرهەنگ لە سنە ئیمتیحانێکیان ئەکردن تەصدیقی شەهادەکان ئەکرد باوکم دەوێت ڕۆژێکیان لە مزگەوتی دارولحسانی سنە تەمان دارولحسانی سنە بە چواردەوریا شعر نووسراوە باوکم نیوەدێڕی یەکەم کە بە حسابی ئەبجەد ئەکاتە ڕۆژی دەستپێکردنی دروستکردنی نیوەدێڕی دووەمیشی دەکاتە کۆتایی بینای مزگەوتەکە باوکم وت من چوم هەموو شعرانم خوێندبوویەوە ڕۆژێکیانوتی لەگەڵ فەقەیەکا لەیە بووین کابرایەکی دوو ئەفەندی لەیە بوون فەقەکان بان کەوتیان ئەو شعرە چی بیخێنر بەرحاڵ فەقەکە نەیزانی باوکم وتی من وتی تۆزێک گاڵتەیان دەبێ عەرەبی بێ شعرەکە نا فارسی بوو فارسی وتی تۆزێک گاڵتەیان بە فەقەکە کرد ئەڵێ وتم من شعرەکە ئەخوێنمەوە تەرجمەیکەن یا بیخوێنەوە تەرجمەیەکەن وتی تقریبا کۆڵ بوون لە هەردووکی دەوتم گوێ بوونەوە شعرەکە ئاوایە تەرجمەکەشی ئەوە ئەوت لە کۆتایی نەمزانی ئەمانەکەن وتی کە ئیجازەکەم وەرگرت لە سنە تەمان وتی ئەو کاتە زیاتر ئیجازەنامە مامۆستاکەی خوێندەوە بەس وتی من پێم وابوو وتی من یەکەم کەسم لەو شوێنە ئیجازەنامەی خۆم بخوێنمەوە مامۆستا موجز عادەتەن دەخوێنیتەوە نیە بەڵێ وتی من کە ئیجازەکەم ویستم بیخوێنمەوە وتی زۆر مووقفێکی زۆر قورس بوو من گەنجێک ئەو هەموو مامۆستا گەورەیە لێەوە ئەڵێ مامۆستاکە وتی وا بزانێ ئێمە هیچ خوێنەوارین هەمووی نەخوێندەوارین وتی ئەوە وەکو بڵێ بەهایەکی معنەوی گەورە بوو بۆ من وەرحاوتی ئیجازەکەم خوێندەوە دوای بۆ تەصدیق چووم سێرەکەم ئەو دوانن ئەڵێ بێ پرسیار یەکسەر هەمۆریان وتیان ئێمە یاروان لەبەرەوەی لێ باوکم لە خزمەتی باوکی کاک ئەحمەد ئیجازای وەرگرتووە کۆتا وێستگەی خوێندنیشی لێ بۆ لەس نەبووە خوێندنی ئەو کاتەش زیاتر هەموو علمەکان خوێنراوە ئیتر بە حکمی مەسەن باوکم لێ بووە فارسی زۆر باش بوو سەربەردەی جەنای مامۆستا بۆی کەم شوێنانە گەڕاوە ینی دەکرێت بڵێن شتێکی جیاواز هەوو بێ لە خودی مامۆستا لەگەڵ مامۆستاکانی تری خۆمانە یەکێ لەو خاڵە جەوهەریانە ئەو کات کە لێ خوێنراوە لە سنەکە خوێندوێتی باوکم باسی شەستەکان چلەکان نانە هەر لەس ئەو بڵێ شەستەکان باوکم دەگەڕێتەوە لێرە مەلا بێ مامۆستا بێ کە لەوێ خوێندوویەتی یەکێک لەو خاڵە جەوهەریانە ئەوەیە لە سەردەمی علمی ئەو کات باوکم بە حکمی باوکیشی مەلا بووە هەوڵی یاوە مەلایەکی باش دەرچ لەو سەردەمەدا ئەو علمانەی کەوا باوکم کە خوێندوو بووی تا ئاخری تەمەنی هەمووی لەبەر بوو ئەوەی کە جێ بڵێن پێویستی علم بوو بێ لەبەری بوو بێ کۆمەڵی علم هەبوون کە باوکم دەیزانی ئێستا کۆمەڵی علم هەیە هەر نەماوە زۆر مەلا بێئاگای لێ خوێندنی ئەو کاتەی باوکم کە جیاواز بێ لە خوێندنی ئەسە یەک نوقتە هەیە کە زۆر جار باسیە کرد ئەیوت ڕۆژێکیان لەگەڵ مامۆستاکە مەنتیقمانە خوێند علمی مەنتیق نیو دێڕ 8:30 دەستمان پێ کرد سعات 2 کۆتاییمان پێهێنا نیو دێڕ وتی یەکی هاوتی ماڵتان کاول نەبێ ئەوە نانەکەتان هیچ خەریکە نوێژی نیوەڕۆژ ئەڕوا عەسر وتی نیو دێڕمان خوێن ئیتر بزانە ئەبێت چەند مباحەثە و مناڵەرە کرابێ لە نیو دێڕدا ئەمە یەکێک لەو خاڵانەی کەوە بەڕاستی زۆر جیاواز لەگەڵ خوێندنی علمی ئەمڕۆدا زۆر یعنی من بە خزمەت زۆر مامۆستا گەشتوم ناڵێم نەبووە بەس شتی وام نەبینیوە کە ئاوا بێ
بەڕێز مامۆستا علی بافیر یەکێک لە هاوڕێ دێرینەکانی جەنابی مامۆستای ڕەحمەتی. مامۆستا جان ئەگەر پێمان بڵێ سەرەتای ناسینی بەڕێزتان لە خزمەتی مامۆستای ڕەحمەتیە چۆن بووە، کامە ساڵ بوو؟ بسم الله الرحمن الرحیم. بەخێر بێن یاخوا و دەستخۆشیشتان لێ دەکەم بۆ سازکردنی و بەرنامەیە لەبارەی جەنابی مامۆستا مەلا شێخ سەدیقی سەرگەتیەوە. ئەوەی بێتەوە یادم من لە ساڵی 1970 واتە دوای ئەوەی کە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیمان ناوەکە گۆڕی بۆ بزوتنەوەی ئیسلامی، ئەوەی بێتەوە یادم لەو ساڵەدا بە خزمەت جەنابی مامۆستا شێخ سەدیقی سەرگەتی گەیشتم، یا هەر لە سەریاس یاخود لە سنە ئاوام لە یادا. هەڵبەتە دەی لە مامۆستایان دیکە کە لەو دەبەرەی مامۆستا بوون وەکو جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی و مامۆستا مەلا ئەحمەدی کاکە مەحموود، ئەوانە پێشتر هەروەها مامۆستا مەلا عوثمان و مامۆستا مەلا عەلی، خوا پەروەردگار لە هەموویان خۆش بێ و پلۆپایان بەرزکە. بەڵاهی جەنابی مامۆستا شێخ سەدیقی سەرگەتی بێتەوە یادم لە ساڵی 1970 زاینی بوو، دوای ئەوەی کە وەکو گوتم بزوتنەوەی پەیوەندی کە لە ساڵی لە کۆتایی هەفتەیەکان دامەزرا بوو، جارێکە باس کراوە، و لە ساڵی 1985 لەشکری قورئانی دروست کرد بوو، واتە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی. دو سێ ساڵ دوای ئەوە لە ساڵی 1970 کۆبوونەوەی کرا و جەنابی مامۆستا مەلا عوثمان چۆ شوێنی مامۆستا شێخ لەطیفی شێخ عەبدولەطیفی واژەیی، خوا دەرەجایان عالیکە، مامۆستا شێخ عەبدولەطیفی واژەیی شوێنەکەی خۆی چۆڵ کرد بوو مامۆستا مەلا عوثمان لەسەر تەکلیفی مامۆستایانێک و برایانێک، گوتیان ئەو بەتەمەنترە و ئەوانە ناوەکەش لە کۆبوونەوەیەکدا کە من لەوێ نەبووم لە بزوتنەوەی پەیوەندیەوە گۆڕا بۆ بزوتنەوەی ئیسلامی. مامۆستا شێخ سەدیق سەرگەتیم لەو ساڵە هەناسی. بەڵێ ئەو کاتە پێگەی بەڕێزان چ بڵێ مامۆستا؟ ئەو کاتە بەندە ئەندامی سەرکردایەتی بووم، دواتر ساڵێک دوای ئەوە پێم وایە بووم بە ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی. بەڵێ مامۆستا جان ئەگەر پێمان بڵێ پێگا یان پایەی زانستی جەنابی مامۆستا لە چ پێگەیەک بوو کە بەڕێستان ئەهلی علمن، ئەوەی کە هەڵسەنگاندی بە بکەین لە بە ئەو کاتەی جەنابی مامۆستا کە ئەو علمەی پێی بوو؟ مامۆستا مەلا شێخ سەدیقی سەرگەتی من لە کتێبی زانایانی ئیسلام چێن و چۆنندا لە نێو ئەو زانانەدا کە بەهرەی زانستیم لێ وەرگرتوون ناویم هێناوە. بەڕاستی پیاوێکی زانا و شارەزا بوو. جا ئێمە هێندێک مەلامان هەن زانان، بەڵام مەرزینە لە ڕووی عەقڵ و بیر و هۆشەوە زۆر تێر و تەواو بن. بەس مامۆستا شێخ سەدیق هەم پیاوێکی زۆر عاقڵ و داناش بوو، یعنی وێ ڕای ئەوەی کە زاناش بوو، دانا بوو، لێزان بوو، و پیاوێکی بە ئەزمون بوو، و مامۆستا کەسایەتیەکی گران و قورشی هەبوو. ڕەنگە مامۆستای دیکە هەبن ئەوە تەبع میزاجیان وابێ قسەی خۆش و قسەی سوحبەت زۆر بکەن، بەس مامۆستا شێخ سەدیق پیاوێکی زۆر گران و سەنگین بوو، زۆر بەوی قار بوو، کەمتر گوێم لێ بووە نوکتە و قسەی خۆش، هەڵبەتە خۆیش ناشەرعی نییە، بەڵام هەیە تۆزە زێدە ڕۆی تێدا دەکا، وەکو عەرەب گوتویانە ئەعطی کەلامەکە من المزح بقدر ما تعطي طعامك من الملح. ئەوەندە قسەی خۆش بخەنێ و قسەکانتەوە کە خوێت دەخێنێ و خواردنەکەتەوە، ناڵێ هەموو شتێ بە خوێش بەمەعنا. مامۆستا پیاوێکی زۆر بەوی قار بوو، و مامۆستا لە زانستە شەرعیەکاندا، ئەو زانستە شەرعیان لە وڵاتی ئێمەدا باون زۆر سەردەرچوو بوو، و ساڵانێکی زۆر تەدریسی کرد بوو، دەرسی گوت بووە، هەتا لە کۆتایی تەمەنیشیدا هەر بەردەوام بوو لەسەر تەدریس و دەرس گوتنەوە. و مامۆستا پیاوێکی بەڕاستی ڕاست و ساغ بوو، وەکو کەسایەتی، یعنی پیاوێکی بەهەڵوێز بوو، ڕاست و ساغ بوو، ئەم لاولای نەبوو، پیاوێکی مەبدەئی بوو، و ئەوەی کە بە حەقی زانی بە دەیگوت، ینی بوێری هەبوو لە گوتنی شتێکدا کە بە حەقی دەزانی. و پیاوێکی عابید و خواپەرست بوو،
و ئەوەی کە من ئەوەندی شاردان پیاوێکی دنیا بەکەمگر و زاهید بوو، ینی صفەتی باشی زۆر بوون، یا ڕەبی خوا پەلۆپای بەرز و بەرزترکە. ڕۆڵ و کاریگەری جەنابی مامۆستا لە خەبات لەو کاتێکەوە دەکرا، ئەنی چەندە ڕۆڵ و کاریگەری هەبوو ئەوسا و لە پرسیاری دومیشم هەر لەوە لەگە مامۆستا تێکەڵچێشێکم ڕۆڵ و کاریگەری زانایان و پێشەوەیان چەندە پێویستە لە شۆڕشەکاندا هەبن. بێگومان مامۆسایانیش بەشێکن لە هەر میلەتێک و هەر کۆمەلگایەک، بۆیە کاتێک کە ئەو کۆمەلگای پێویستی بەڕاپەڕین و بە بەرخۆدان و شۆڕش و خەبات دەکا، مامۆسایان دەبێت لە پێشەوە بن، دەبێت سەرڕم بن، دەبێت سەرپەرشتیار بن، دەبێت بەیداغ بەدەست بن. بەگشتی ئەوە لە مامۆسایان چاوەڕێ دەکرێت و پێویستە بەو شێوەیە بن و ئەوەی کەوانە بێ عیبێ دێتە سەرێ. هەر مامۆستایەک لە کاتێکدا خەڵک پێویستی بە خەبات بێ، پێویستی بە گەشتداچوونەوەی ستەم و چەوسانەوە و خراپەکاری بێ، هەر مامۆستایەک وە دواکەوێت لەو خەباتە نیشانەی پرسیاری دەکەوێتە سەر. خەڵک چاوەڕێ دەکە مامۆستایان لە پێشیەوە بن. وەکو لە پندێکدا دەڵێ ئینەما جەعەلتوکە ئیمامی لیتەکوونە ئەمامی، بۆیە کردوین بە پێشەوە تا لە پێشەوە بی، پێشەوەیان لە پێشەوە. مامۆستا شێخ سەدیقیش وەکو هەر کامێک لەو مامۆستا سەرڕاست و ساغانەی کە لە خەبات و بەرخۆدانی کۆمەڵگا میلەتی خواندا ڕۆڵیان بێنویش ئەویش وابوو. هەڵبەتە لە مامۆستا لە دەفەری هەورامان و هەڵەبجە و شارە زور بووە، من لە دەڤەری پشدەر و بیتوێن بووم، ئەگەنا گومانی تێدانی مامۆستا بەر لەوەی کە ئێمە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و دواتر بزوتنەوەی ئیسلامی ئیعلان کەین و دواتر دیارە کە بزوتنەوەی یەکبوون و دواتر کۆمەڵی ئیسلامی و کە ئێستا ناوەکەمان گۆڕ بۆ کۆمەڵی دادگەری، پێشتریش مامۆستا گومانی تێدانی ڕۆڵ و نەقشی خۆی هەبووە لە پەروەردەکردنی خەڵک، لە هۆشیارکردنەوەی خەڵک و لە قسەی حەقدا و لە مامۆستایانی نزیکی خۆیمان بیستووە. چکەوەکو گوتم من یەکدیناسینەکەمان دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970، بەڵام مامۆستا زۆر لە پێش ئەو ڕۆژەشەوە ئەو مێژوەشەوە خەبات و دەور و ڕۆڵ و کاریگەری هەبووە. و هەرەوە کە مامۆستا ئەگەر تۆ تەماشا بکە هێندێک لە مامۆستایان بەرامبەر بە کوڕ و خزم و کەسی خۆیان کەمتەر خەبن، بەڵام جەنابی مامۆستا کوڕێکی کاک بابە شێخ شەهیدی ئەم کاروان و ئەو کار و پرۆژە ئیسلامیە بوو، بە کردار پێشەنگ بوونە. بەڵێ لە ساڵی 1970 و دواییش کوڕەکانی دیکەی جەنابی حاجی شێخ محەممەد کە کوڕی گەورەیەتی و دوای ئەو کاک ئەندازیار نەجمەدین، کاک شێخ مەسعود وەکو ڕیزبەندی تەمەنیان، کاک شێخ مەسعود، هەروەها دوای ئەو مامۆستا مەلا عەفان و دوایش کاک موعتەسیم، هەر پێنجیان وێ ڕای شەهید بابە شێخ. ئەوانە هەمووی ئینشاڵڵا خێری بەردەوامی باب و دایکیانن. یعنی مامۆستا یەکێک لە مامۆستانی کە خەمیشی خواردووە لە دەوروبەری خۆی لە کوڕ و خزم و دەوروبەری، چونکە ئەوەش زۆر گرنگە، هەیە وەکو مۆمێک بۆ خەڵک دەسووتێ و دەوروبەری ڕووناک دەکات و بەڵام سوود بەخۆی ناگەێنێ، بەڵام مامۆستا خەمیشی دەخوارد لە کوڕەکانی لە دەوروبەری. من پێم وایە کە جەنابی مامۆستا ینی هیچێکە لەو کەمە مامۆستایانەی کە وەفادار بۆ بە ڕێبازی خۆی، وەفادار بۆ بەوەی کە پێویستە وەکو ئەرچی سەرشانی ئەنجامی بدا لە بواری خەبات و بەرخۆدان و ڕاپەڕین و دوایش ئەوە بوو کە جەنابی مامۆستا لە ساڵی 1970 یەکێک بوو لەوانەی کە ڕۆڵی زۆر کاریگەری هەبوو لە بزوتنەوەی ئیسلامیدا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على أشرف الأنبياء
وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين. پێشێکی بە خێراتنیەکی گەرم و گوڕ و برایەنەتان لێ ئەەکەم کە تەشریفتان هێناوە بە مەرکە پیرۆزە هەڵ ئەسن و مامۆسایانی خوا لێ خۆش بوو ئەخەنەوە سەر شاشی تەلەڤیزیۆن و بۆ ئەوەی نەوەی تازە بیان ناسی کارێکی گرنگتان هەیە. ئێمە وەکو میلەتی کورد ئەلحەمدولله لە 18 هیجریەوە تا ئێستا مشەڕەف بووین بەم دینە باو باپیری ئەمە. ئەلحەمدولله ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ هەوڵ دراوە کە ئەم دینە کز بێ، بەڵام ئەلحەمدولله هەر لە برەوایە وابزانم هەر ئەوەیش بێ کە قورئانە فەرمێ وەکانە ئەبوهما صالحا، باو باپیری ئەم میلەتە مسلمان بووە، پیاوی ساڵح بوون، نەوەکەیان هەر بە ساڵا دەرەچێ ئینشاءالله. بەڵام ئێمە حاڵەتێکی تایبەتیمانە میلەتی ئەمە دوای مەرگ خەڵق بەسەرەکەینەوە، کاتێک کە لە دەستمان دەرچوو ئەو کاتە یادی ئەەکەین، چونکە شوێنەکەی چۆڵە بێ، ئەو کاتە بە چۆڵبوونی شوێنەکەی ئێمەش ئێتر هەست ئەەکەین کە شتێکی گەورەمان لە دەستداوە و لایەنی کەم بەسەری بکەینەوە بە قسە و بە وێنە و بە باسی کارێکی باش. ئەمەش چینی عولەما لە سەرەتای ئیسلامەوە تا ئەمڕۆ چینێکن پێغەمبەرگیان شەهادەتی گەورەی پێداون، العولەما وەرەسەتول ئەنبیا، ئەمما میراتبەری پێغەمبەرن. پێغەمبەر چی بەجێهێشتووە؟ عیلم و زانیاری بەجێهێشتووە. پێغەمبەر وەختێ وەفاتی کردووە هیچ ممتەلەکاتێکی نەبووە بچێتەوە بۆ وارسەکانی، کاتە ئەو عیلمەی بەجێهێشتووە ئەهلی عولەما و زانایان و ئەهلی حوجرە و مزگەوت عیلمەکەیان وەرگرتووە، ئەمانە پلەیان بەرزە. هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون؟ ئەمە خوا ئەفەرمێ ئایا چون یەکن زانە و نەزان؟ نەخێر، چون یەک نین. ئەمە شەهادەی بەرزی مامۆسایانی بەڕێزە، ئەوانەی کەوا جێداری پێغەمبەر بوون، دینیان ڕاگەیاندووە، دڵسۆزی دین و میلەت و خاک و ئاو وڵات بوون. بەڕاستی پرسیارت کرد جەنابی مامۆستا شێخ سدیق شێخ ئیسماعیل لە ئەسڵا شێخی بەرزنجین خزمە من، ئەمە خزمی یەکترین لە ساڵی 1968 من لەم سلێمانیە بووم لای مامۆستا سێعارف پێڵێ مزگەوتی ئاسنگەرەکان ئەوسا لەوێ ئەمان خوێند لەگەڵ چەند مامۆسایەکی ترە. ئێتر دوایەوە زمانی زەعیم سدیق بوو، ئەم شارە ئاگری لێ ئەباری بەدەست بە حسێکانەوە، وای لێ هات لای مزگەوتەکە ئینزەباتێکیان کوشت، ئەو کاتە ئەو دڕندانە بەربوونە ئەو بازار و ئەم لا ئەو لەوە هەرکەسیان دەست بکەوتە ڕێمیانە کرد. ئێمەش ڕامان کرد بە هەر شێوەیەک بوو، هاتبوون بە شوێن منە مامەیەکم و ئامۆزایەکم، ئێتر منیان دۆزیەوە ڕۆیشتینەوە خوا پاراستنی و ئەوە باز ناکرێت. ئێتر یەکسەر چوون بۆ سەرگەت لای مامۆستا شێخ سدیق. سەرگەت دێیەکە ئەلحەمدولله دێ شێخە و چینی تری تایە و دێیەکی کۆنە و جێگەی عولەما و زانا و مەدرسە و عیلم و زانست بووە. ئێتر ئێمە کۆمەڵێ فەقێ بوون لە خزمەتی مامۆستا، نزیکەی ساڵێک زیاتر ئێمە ماینەوە لە خزمەتی دەرسی دینی و دنیایی و ئەدەبی و ئەوانە هەموو زۆر لە خزمە مامۆستا وەرگرت. مامۆستا زانایەکی زۆر بلیمەت و هەڵکەوتوو بوو، بەس خۆی دەرنەئەخست، حەزی نەئەکرد ئەو عیلم و زانیاریەی بگەیێنێ بۆ، چونکە لەو دێیەکی بچکۆلە بوو، زۆر گەورە نەبوو. ئەگەر ئەو مامۆستا لە شوێنێکی وەکو سلێمانی ئابواایە وەک هەڵەجە بواە، ئەو کاتە دەورێکی زیاتریە بوو.
بەهەر حاڵ مامۆستا دەرزی پێ ئەوتین من ئەو کاتە جامی مەخوێن جامی کتێبێکە لەبارەی علمی نەحوەوە و ئەو کتێبانەمانەخە لەو مەرتەبا بووم چەند فەقەیەکی تر بەعزێکیان وەفاتیان کردووە بەعزێکیشیان ماون لەوێ بوون مامۆستا زۆر خزمەتی ئەکردین و بەدەممانەوە بوو دڵسۆزی ئەنوان بەرامبەرمان و خەڵقەکەی یارمەتی ئەداین و یارمەتی چونکە هەر حەجرەی تیا بوو دوایەوە مامۆستا حاڵەتێکی تایبەتی خۆی بوو دەستی درێژ نەئەکرد بۆ خەڵق و نەیهێشت لەسەر ئەرکی خەڵق بژی باغ و باغاتێکیان بوو ئەرزوو ئاوێکیان بوو بەوەی شۆ مەشغوڵ بوو و خەیاتیشی ئەکرد مامۆستا دوکانێکی بۆ خەیاتیشی ئەکرد بەوە ماڵ و مناڵی بەخێو ئەکرد و بەسەر بەرزانە ئەژیا جاری وایە لە دوکانەکە کۆی ئەکردینەوە لەوێ دەرزی پێوتین ئەمە بەسەلاتی زۆری تایە و تەبەن کات کەمە و ئەمە لەو کاتا من بە خزمەتی مامۆستا گەیشتوم دوایەوە ڕۆیشتم بۆ خورماڵ بۆ لای مامۆستا مەلا محەممەدی بەهادین دوای ئەویش چوون بۆ هەڵەبجە بۆ مەحەدی ئیسلامی بۆ لای مامۆستا مەلا عوسمان ڕێزار جەنای مامۆستا عەبدوڕەحمان نورسی هێچێک لە هاوڕێ دێرینەکانی جەنای مامۆستا کە نزیکی 35 دانە ساڵ لە خزمەتی جەنای مامۆستا وەکو هاوڕێ ماوەتەوە ئاگاداری حاڵ و گوزەرانی جەنای مامۆستا بووە لە کار و چاڵاکی و لە خزمەتەکانی جەنای مامۆستا جا بۆیە دەمەوێت لە خزمەتی جەنای مامۆستای بەڕێزە سەربردەی ئەوە زیاتر بکۆڵینەوە بۆی کە ئەو زانیاری لە هەمبانەی بەڕێزیاندا هەیە ئێمەمان شتێ ئاشناکە مامۆستا جان سەلامی خوای گەورەت لەسەر بێ جەنابشتان پێمان بڵێ دەستپێکی ناسینی جەنایی مامۆستا لە خزمەت جەنابتەوە هەم لە ڕووی ئەوەی کە وەکو مێژوو سەرەتاکەی دواتریشکە بە خزمەتی گەیشتی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. سڵاو لە بەڕێستان و بینەرانی خۆشەویست زۆر خۆم بە خۆشحاڵەزان ئەمڕۆ لەم بۆنی دانیشتنا باس و خواسی یادی جەنابی مامۆستا شێخ سەدیقی سەرگەتیە هەزاران سڵاو بنێرم بۆ ئەو یادە پیرۆزە و بۆ ئەو گیانی پاکی ئەو مامۆستا پێشەوایی کە ژیانی بەخەت کرد هەر لە مناڵێەوە تا کۆچی دوایی کرد لە خزمەتکردنی علم و ئیسلامە ئومێداوارین کە هەر لە خۆشی و شادیا بن ئەویش لە ڕێڵوانی پەروەردگارا بێت. بێگومان ساڵی 76 بوو خۆتان دەزانێت بارودۆخی بەسەر کوردستانە هاتبوو دوای تێکچوونی شۆڕشی ساڵی 74 وەسعێکی زۆر ناخۆش بوو لە کوردستانە خەڵک ڕائگوێزرایەوە بەرەوجەن و خەڵکی ئەوەی کە خاوەنی نفوذ و دەسەڵاتێک بواە و حکوومەتی بەعز دەوپەڕی دەسەڵاتە بوو میلەتی کوردش بەهۆیەکەوە لە بە تێشکاوی لۆ شۆڕشە دەرچوو بوو شۆڕشە کۆتایی پێات بە ئەو معامەرە نێودەوڵەتیە کە هەموو کەس زانێوانی کە متابعن کە شارەزای مێژوون ئەو بوو لە ساڵی 75 ئیتیفاقی جەزائیر دروست بوو نەتیجە ئیتیفاقی جەزائیر لە بینی سەدام و شائێرانە شۆڕشی کوردیش کۆتایی پێهات بە سۆرۆکاتی خوا لێ خۆش بوو مەلاسفای بارزانانی پاشەوە وەزعێکی زۆر ناخۆش دروست بوو خۆتان ئەزانم میلەتێک کە لەو پەڕی عیزەت و دەسەڵاتە بێت و خاوەنی شۆڕش بێت و ئێستا شۆکی دادا بێت لە بەرابەر دوشمنە و کۆتایی پێات بێ بە شۆڕشەکە و دەسەڵاتی نەما بێ و حکوومەتەکەی دڕۆندە و بەدەسەڵات میلەتەکەش زەبوون و بێدەسەڵات لە جەوێکی وا ئەوانەی کەەوە خاوەنی هۆش و بیرن بەتایبەتی زانایان ئەوانەی کە خاوەنی ئەحساسن لە هەر بوارێکە بەتایبەتی زانایانی ئیسلامیش کە بەڕاستی لەناو چۆنەڵێ ئاپۆڕەی خەڵکەکان زیاتر لە هەموو کەسێکی تر هەست بە ژان و ئازارەکانەکەن. ئێمە ڕۆژێکیان لە ساڵی 76 لە خزمەت جەنابی خوا لێ خۆش بوو جەنابی مامۆستا شێخ محەممەد و خوا لێ خۆش بووان چونکە ئاغڵبیان نەماون مامۆستا
شەمحەمەی بەرزنجی، مامۆستا شێخ عوسمانی مەردۆخی، شەهید مامۆستا مەلا عەلی بیارە، خوا لێ خۆش بوو مامۆستا مەلا محەممەدی شارە زووری، مامۆستا حەمە یوسف دەستەیەک بووین چوون بۆ سەرگەت. طبعا باسی ئەویان کرد کەەوە مامۆستایەکی گەورە و محتەرەم ئەو تا لەوێ من تەسەورم وا بوو کە یانوت مامۆستا شێخ سدیق وا مەزانیم پیاوێکی کەڵەگەتی چوارشانە، بەڵام کە چوین شخصێک بوو کە ناوەند لە ئەندام و جسمە، بەڵام کە لەگەڵ یادانیشتین و باسی مەوزوعەکانە کرایەوە بە تایبەتی مەوزوعی ئەو ڕۆژەش کە ئەوی مەوزوعێکی داغ بوو مەسەلەی ئەو وەزع بوو کە بەسەر کوردە هات بوو ئەو ناڕەحەتیانە و دەسەڵاتی ڕژێمی بەعسوەمانە. ئیتر باسی ئەوە کرا کە ساحی کوردەواری ئەمڕۆ شۆڵە شاخ و داخ کەسی لێ نییە، میلەت بێدەسەڵاتە، خەڵک زۆری بۆ هاتووە، خەڵک بێتاقەتە لە زروف وەزعەکە. باسی ئەم وەزعانە کرا و باسی مەساتی میلەتی کوورد دەکرا. ئەو کاتێکتر مامۆستا شێخ سدیق بەڕاستی کە کەوتە گفت خۆ ئینسان شاراوەیە تا قسەکە کە کەوتە وتار و قسەکردن لەگەڵمانە بۆم دەرکەوم پیاوێکی زۆر گەورەیە، هەرچەند بە قیافە ئەو قیافە زەخم و گەورەی، بەڵام بەڕاستی لە فکرە پیاوێکی عیملاقە، پیاوێکی خاوەن فکر و هۆشە. هەتا وتی کاکە بە قسە چارەسەری کێشە و مشکلات نایە، ئەبێ ئێمە ئەوە تەشخیص کراوە کە میلەتی ئێمە ئاوە زەبوونە و بێسەرکردەیە سە لەم کاتە. ڕۆڵی ئەوەیە کە کاتی ئەوەیە کە میلەت لە بیری چارەسەرا بێت. لە یادمە باسی ئەوە کرا کە شتێک دروست بکرێ، بزوتنەوەیە حرەکەتێک وجودێک ئەمانە هەر لەو دانیشتە هەر لەو دانیشتە، یعنی تقریبا باسی ئەوە کراکە و بڵین هەموو مقتەنیع بوون کە بەم شێوەیە وەزعی کوردستان ناچێت بەڕێوە ئەبێ حتمما میلەتی کورد جارێکی هەڵسێتەوە. باسی ئەوە کرام ژۆ کاتە گەنجترین نەفەری ناو دانیشتنەکە بووم، وت وەڵا کاکە من بەش بە حاڵی خۆم ئامادەم ئەگەر ئێوە بڕیار بدەن کە سەردەمداری کارێکی ئیسلامی بکەن، من ئێستا بڕیار دەم کە ناگەڕێمەوە و هەر لێ سەو دەسەکەین بکە ئەشکەوتێکەکەین بە مەقەڕی قیادەی خۆمان و بڕیارەدەین کە ئیلانی شۆڕشێ بکەین، بزوتنەوەیەکەین، جوڵانەوەیەکەین. من وا ئەزانم خەڵک ئەوەنە بێتاقەتە لەوانە لە ماوەی کەمە بە سەدان ئینسانی شۆڕژێر و ئینسانی میلەت دۆست لە دەرو پشمان کۆ بنەوە ئەو کاتە ئێمە عیززەتێک ئەگەڕینەوە بە پێی توانامان بۆ میلەتەکەمان. ئەو کاتە من بۆ یەکەم جار ئەو مامۆسایان بەو شێوەیە دیکە هەستم کرد پیاوێکی خاوەن جەوهەرە. بەڵێ هەڵوێستی مامۆستا ئەوسات چۆن بوو بۆی کە دەستپێچێکی ئاوا دەست پێ بکەن کەەوە چۆن دەڵێ بزوتنێکی ئیسلامی دروست بکەن وەکۆی پێشەنگ بێ بۆ میلەت بەرگشتی. فەرموود کێ؟ مامۆستا سەرگەتی. مامۆستا شخص عەرزم کردی کە ئەو لەسەر بڕیاری داوەتی کاکەوە دەردەکە تەشخیص کراوە میلەتێکە بێکەیان میلەتێکە لە بەرابەر دەسەڵاتێکی دوڕەندا چۆتی دادا و میلەتێکیش لە حاڵەتێکا کە ڕۆژگارێک لە عیززەتا بۆ لە شۆڕشی بۆ حتا ئاعتراف کرا بۆیە کە لە بەیانی یانزای ئازارەکە لە خاکی کوردستانە لە منطقەی حکمی زیاتی وجودی هەیە و ئەم وەزعە بە قسە بە باسکردنی ئەحزان بە باسکردنی کێشە و مەسات مەسائل کێشەکان چارەسەر ناکرێت کاری ئەوێ. ینی بۆم دەرکەوە ئەو پیاوە داوای ئەوەیە لە ناخە کە ئەبێ ئەو خەڵکانی کە خۆیان بە دڵسۆزی ئیسلام و بە دڵسۆزی میلەتەکە ئەزانن ئەبێ بزافێکیانە بێ وجودێکیانە بێ حرەکەتێکیانە بێ. ڕۆڵ کاریگەری جەنەی مامۆستا ئەوسا لە دەست پێچێکی ئاوا چەندە پێویست بوو، چەندە کاریگەری هەبوو لەسەر ئەو جەماعەتەوە هەروە بە شێوەیەکی گشتی دواتریشکە فراوان بوو. تەبعاً وەڵای ڕاستی بێگومان خۆی لە تاریکاییە مۆمێکیش ڕووناکی خۆیە داد. مامۆستاش لەو کاتا بە حەقەت بەو بیر و فکرەوە کاریگەری هەبوو لەسەر منطقەت مامۆستا هەر مامۆستاکی ئیمام نەبوو، ینی یا خەتی بێگە پیاگ بوو کە کۆمەڵایەتی بوو لە حەلی کێشەکانە مشکلاتە وجود و حزوری بوو لە ناوچەی خۆیانە. طبعاً وجودی ئەو لە بزافێکە لە بزوتنەوەیەکە حتمما زۆر کاریگەر بوو. مامۆستا مدەڕیسێکی زۆر چاک بوو، مامۆستایەکی بێ بەڕاستی پایە بەرز بوو، بێوێنە بوو، لەبەرەوە وجودی مؤثر بوو. ئیخلاصەتی مامۆستا کاریگەری لەسەر دەوروبەر بۆی کە هەن بەجێ بکەون هەمیش لەگەڵی بەردەوام بن. وەڵاهی ئەوەی کە من هەستم پێ کرد ئەم پیاوە طبعاً لە خلالی قسەکانیە لە دەور و پشیشیانی لە محیطی خۆی هەر کەس خۆ دەزانین لە محیطێکە لە بیئەیەکە ئەژی لە بیئەی خۆی پێما بوو لەو هین نەبوو، ینی کەسێکی تر باڵا دەستر نەبوو لەو حتمما لە ناو
خەڵکیش گوێ بۆ گیرا و تەسیر و کاریگەری خۆی هەبوو لە ناوچەی خۆیانە. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه أما بعد پێشەوە شو بەخێراتم تانەکەم خۆی گەورە پاداشی خێرتان داتوە کە الحەمدوللا گرنگێ دەنە ژیانی ئەو زانانەی کە خزمەتی دین و خزمەتی ملەتیان کردو و خزمەتی زانست و علمیان کردووە. سەبارەت بە جەنابی مامۆستا شێخ سەدیق یا ڕەبی خۆی پەروەردگار عەزە وەجەل پلەی بەرزکاتەوە و لە ڕیزی زانایانە خۆی پەروەردگار حەشری بکات. من کە لە پاش ڕاپەڕین کە سەردانی گەرمیانی کرد وەکو سەرکردەیەک کە گەشتینە خزمەتی مامۆسامان ناسی ئەرە کاتە پێشەکیەک بوو بۆەوەی کە بۆمان دەرکێ مامۆسا تەنها ئەوە نییە سەرکردەیەک بێت لە ساحەکە و علم و عمل کردار و گفتاری لەگەڵ یەکا کۆ کردبووە بە حکمی ئەوەی کە مامۆساکە ئەو زوڵم و ستەمەی کە بینیوی لە ڕێگای حزبی بەعسواتەتە سەرە ملەت هێمە مامۆسا هەم ئیمانی هەم علمەشی خوێندبووی مەجای نەدابوو کە بێدەنگ بێ بۆیە هجرەتی کردبوو پاشان علم و جیهادی پێکۆ کۆ کردو بۆ هەم جوانی علمەکە دەربڕێ بە عەمەل هەم خزمەتێکی ئەو میلەتە مەزڵومەش بکات. جا کە ناسیمان من لەگەڵ ئەوەشە کە مامۆسامان بینی و گەشتینە خزمەتی و لە وتاری دانیشتین تەماشاکرد مامۆسا بەڕاستی مامۆسا زانایە. مامۆسا مەدرسەیەک بوو لە علم پاشان خەتیبیش بوو. مامۆسا کەسێک نەبوو کە وتاری ئەخوێند بەشایەتی ئەو کەسانی کە هەل لە ئەو زانانە و کەسانی لە ئاستی خۆیە بوون ئەو کەسانی کە گوێیان ئەگرتە و کەسانی کە حتا ئاستی خوێندنیشان نەبووایە کە وەکو بەعام کاتێ وتار بێژی شتێکی زۆر قورسە وەکو هیچ ئاستێک نییە چونکە جاری وایە کەسێک لە ئاستی زۆر بەرز لە وتارتە دانیشە و کەسێکیش دانیشتووە خوێنەواری نییە و کەسێکی بەڕێزە بەڵام شارەزایشتی نییە. یعنی مامۆستا سەرنجی و هەموو خەڵکی ڕائکێشا و خەڵکی والیە کرد لە وتارەکانی گوێ لێ بگرن. ئەمە وەکەوەی کە بدایەتی کە من کە گەشتمە خزمەتی لە دوایەوە کە زانیمە مامۆسا کەسێکە ئینسان بتوانێت لە خزمەتیا بێت و شوێنی بکەوێت و بەهەلی بزانێت کە ئیسیفادە لە علم و تەجروبەی بکات. خی پەروەردگار فەڵی ئەوەی لەگەڵا کردم کە دوایەوە توانیم قوتابەتی لە بەردەست مامۆسا بە فەخر بزانم. سەبارەت بە تێکەڵاوبوونی من و ئاشنابوونم بە مامۆستا و لە خزمەتی دانیشتن مامۆسا پاشەوەی کە مامۆستام بۆ دەرکەوت ئەلحەمدولیلا ئەویش داوام لێ کرد کە لە خزمەتیە علمەکان بخوێنم کە ڕۆشت بە خزمەتی مامۆسا بەڕاستی جاری وا هەیە قوتابی لە ماوەی خوێندنی ئاستی مامۆساکەشی بۆ دەرەکەوێت کە ئەسڵەن بۆ قوتابی نییە ئەم باسی ئاستی مامۆسا بکات چونکە بۆ یعنی میسان من ئەوە نیم کە من بڵێم پرسیار لە من بکرێ وڵا ئاستی مامۆسا چۆن بوو چونکە بۆ بێ کەسێک بێت ئاستی لە مامۆسا باشتر بێ ئەو تەقیمی کات. بەڵام من بە ئەو خوێندە متەواضعی خۆمەوە کە لە خزمەتی مامۆستا بووم و غیرە مامۆسایش یعنیم حتا لای مامۆسا ینی مووسڵ و غیرە مووسڵ کە ئەو علمانم خوێندووە مامۆسا بەڕاستی دوای ئەوەی کە من ڕۆژمە خزمەتی مامۆسا مەدرسە بوو. مامۆسا لە هەموو علمەکانە جارێکان ئەوەی کە خۆم لێم بیستووە کە تاکیدیشم کردوتەوە لە هەندێ فەقیهی و لە مامۆسا عەفانوان خوای گەورە بیان پارێزێت مامۆسا بە منی وتم تەمەنم 4 ساڵ بووە تەسریفی زەنجانیم لەبەر بووە لەسەر شانی باوکم و خەی سەرقاڵی زراعەت بووە لەسەرگەت مامۆسایك عنکاو یەکێک لە مامۆساکانی باوکی خۆی بۆ جەنابی مامۆسا باوکیشی هەر مامۆسای ئاینی بووە تەسریفی زنجانی لەبەر بووە لە 4 ساڵیە
ئەیە فەرموو لێیشی تێ نەگەشتم لەبەری کردبوو پێم ئەم خوێندەوە بۆی بەلەبەرکردن پاشان سی مەتن لە عواملەین و تا بگاتە لە نەحوە بگاتە ئیبن مالک مامۆسا بە 700 دیار کە خۆم لێم بیستوە شاهێری نەحوی ئەوە بەس لەو علمە لەبەری بۆیت لە باقی علمەکان کە علمی بەلاغە بەیانیشی پێ ئەوترێ وەکو تەسمیەت الکولی بسم الجزئیە بسم البعض بە معانی و بەیان و بەدیع مامۆسا وەکو مەتن وەکو فقه مەتنەکانی لەبەر بوو کە من لێم بیستوە سی مەتنی لەبەر بوو ئەوە نەبوو ێستا کەسی وایەڵێ لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هەموو ئەو کەسانەی کە شەهادەی بەرزیانەیەوە یا ڕەبی حجێ بێ بەدەستیان و پیرۆزە هەر برایەک ماجستێرێ بێ دکتۆرای هەبێ بەڵام جاری وایە لەبەرەوەی نەقلی علمە نەک علم خوێندن پرسیاری لەکەی لە بابەتەکەی خۆی لە دکتۆراکەیان لەوانەیە کە خەلفیەتی علمیان نەبێت لەو بابەتەی خۆی ئاشنا نییە بەڵام مامۆسا کە پاڵ بکەوتە هیلاک بووە هەر بە پاڵ کەوتووە لە دوورە گوێی لێ بگرتایی لە عیبارەتێکە هەڵەیەکت بکردای مامۆسا بۆی ڕاستەکردیەوە پێزانیت یعنی علمەکان لە سێنگی بوون ئەو علمانەی کە خوێندە بووی و من بە تەنها کە علمم دانیشتە دەرزی وامان هەبوو بە تەنها خوێندوم چۆن کە لە علمی حەدیث هەڵێ حەدەثەنی یا بە جەماعیش هەڵێ حەدەثەنا یعنی علمی ئەوەوە نەبوو فەرق بکات کێ گوێی لێ ئەگرێمە یەک کەسە و ئەمە لە ناو خەڵکە و ئەمە لە جەماعەتێکە کە کات دەرزت لا ئەخوێند ئەزانی مامۆسا ئەوە نییە خۆی بەسەر قوتابی وەسێرکات و یەکێک لەو سیفەتە زۆر جوانەی مامۆسا لە دەرزوتنەوە مامۆستا تەمەنای ئەکرد تەلەبەی لە خۆی بەتواناتر بێت بەخیل نەبوو حاشای مامۆسا لە علم بەخشینە و زۆر یەکێک لەو سیفەتە جوانانەی تەواضعی بوو کە شتێکت ئەزانی تەشجیعی ئەکردی لەو محاضەرەیەکە دانیشتایە زۆر دڵی پێخۆش ئەبوو لەگەڵ تا بووایە ئاسایی بوو تۆ بەرنوێژی بۆ بکەی ئاسایی بوو کە کاتێک پێت بڵێ بۆ ئەوەی کە دڵت بە خۆت خۆش بێت تەشجیعت کات پێت بڵێ مامۆسا یعنی من جەنابی مامۆسا هەر لە ئەو علمانەی کە خوێندە بووم لە خزمەتیە کە جاری وا هەبووە هیلاک مەکرد لە مەسائلی فتوادان چەند بەتوانا بوو فتوای لە بابەتی طلاق فتوانە ئەدا یعنی مەسئلەی تەواضعی مامۆستا و ترسی مامۆستا و بیزانایە کەسێک ئەیەوێت فێڵێکی لێ بکات لە فتوا وریا بوو ئەو بابەتانەشی هەبوو لە مەسائلی طلاق ئەوید لەبەرەوە بۆم دەرکەوتووە خەڵکی قسە ئەگۆڕێ من لە بابەتی طلاق قسە ناکەم بە عملیش ئەومان بینی جارێکیان کەسێک وەکو علم شتەکەی پێوترەکە کە ئەگەر ئەم شێوە تەلاقەی تۆ ئاوا بێ ناکەوێ ڕۆشتوو بوو لای مامۆسایەکی تر وا باسی کردبوو کە تەلاقەکەی نەکەوێت بۆیە مامۆسا دەرکی بەو شتانە کردبوو. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانان ئەوەی بینیتان هەڵقەی ئەمجارەی بەرنامەی ڕچەی زانایان بوو لە خزمەتی مامۆستای پایەبەرز ڕێزدار جەنابی مامۆستا مەلا سدیقی سەرگەتی خوای گەورە دەرەجەی عالیکە. ئێمەمان ناتوانین بە بەرنامەیەک و دوان بتوانین حەقی خزمەت و پێگە و پلە و پایە زانستی جەنابی مامۆستا بدەین بۆیە لە چاوەڕوانی دەتاهێنینەوە لە بەرنمەیەکی تر لە خزمەتی جەنابی مامۆستا بۆەوەی زیاتر ئاشنای ژیانی ئەو کەڵە پیاوابین کە چۆن ئەسپی خۆی لە هەموو بارەکانی ژیان بەتایبەتی لە زانست و خزمەتکردنی خاک وڵات و نیشتمان تاوداوە بۆی بتوانین بکەنێت چاوساغ و پێشەنگ و پێشەوە لە بەرنامەی داهاتوو چاوەڕوام هەمن بەخوای گەورەتان سپێرم.